الو سوما سیروانت بینیوە؟ باشە من نەمگوت ئاگاد لێی بێ؟ ئەی تۆ چ دەکەی؟ باشە خوافیز. وەرە کچەکەم. ئەلۆ باوکە؟ هۆلۆ نەگیرێ کچەکەیم خێرا؟ باوکە نەجارێک نەدوو نەسێ تەلەفۆن بۆ سیروانی دەکەم جوابم ناداتەوە. هەی ئەم یەو زاوایە نەمینێ. ئارامتە بی کچەکەم ئارامتە بی. ئێستا بابت دێتە کردنت دەتین تۆ ماڵی. ئەرێ وەڵا باوکە وەرە. ئەوە ژیان نییە من تێیدام. من ئیتر ناتوانم دەگەڵ سیروانی بژیم. نانا ئەمیش قەبوڵم نییە کچەکەم ئەوە هاتم. دەی خوافیز. چ بوو ئەکرەم دیسان؟ شۆخانی کچمە. چ بوو؟ دەڵێ تەلەفۆن لۆ سیروانی دەکەم سیروا وەڵام ناداتەوە. ئەو جەچیە؟ بزانە ئەو کوڕە ئیشی هەیە یان لەناو برادرانە شەرتە هەر تەلەفۆنی کرد و جواب داتەوە؟ کچێش نێتەوە بەڕاستە؟ پیاو ئەگەر پیاو بی هەزار ئیشی هەبی. ئەگەر ژنی تەلەفۆنی کرد دەبی جوابی داتەوە. ڕەنگە ئیشە چیە بی کارە چیە بی؟ باشە ئەکرەم ئەدی لۆ ئەمن ئەگەر تەلەفۆنی لۆ تۆکەم 10 جار تەلەفۆنی کەم جواب نادەیەوە. بابا ئەمن جیاوازم کچی من جیاوازە ئەوە بابەتە چکەیە ئەمن تێرەگەم ئەو زاوایە چینە من سەریە. ئەمن ئێستا دەچم کچی خۆم دێنمەوە مارەی. تێگەیشتی؟ دانیشە عیبە و قسەی مینەوە. عیب ئەوەیە لەکن ئەو جاوایە دانیشیتن. ئەوە دەڕۆم قەت بە قسەی توش ناکەم. وەرە ئەکرەم وەرە باز بینە. یارەبی خوایە. لە باتی نەسحەتی کچی بکاتن ئەچی پێی لێگر دەینتەوە. تخواوە ئیشە؟ دەستەکان خۆش بی ئیشەکانە زۆر ڕێک و پێکا. بەستخوا لە بیر مەکە ئیشەکەی کاک ئاسۆش تەواو بکە حساباتەکەی باشە؟ سبێنێک هاتی ئینشاڵڵا ئەویشتەوە. چاوی باشە قوربان. هەر ئیشەکە تەو تەلەفۆن لۆ بکە. قوربان. چاو. جارە بە یارمەتی. قوربانت. بە یارمەتی. سەرچاو. خواحافیز. ئەرە شۆخان چت کرد؟ وەرە کچەکەم وەرە. دەبی زۆر باش بزانی ئەتوو کچی چێی. ئەو زاوایەش دەوی بزانیتن ئەتوو کچی ئەکرەمە فەندی کەس نییە لەو شاری بابی تو نەناسیتن. باوکە تەلەفۆنیشم بۆی کرد وەڵام ناداتەوە. حتمان وەڵامت ناداتەوە. ئەمن هاوڕام لەگەڵ هەموو قسەکانی تو دیارە ئەولای زۆرە. شەرت بی ئێستا کە دەگە خۆمت دەبم دەبی 100 جاران بێتە دەرکەش لێ نەگەڕەمە تو لەگەڵی بگەڕێەوە ماڵی. خۆت حەزم کردی با بڕۆی دێ. باشە باوکە پازلەکانم باوکە. نایە وەرە ئەمری ئەو زاوایە هەر نەمینێ وەرە کچم وەرە دەی. سیروان من ئەوە ڕۆیشتم چیتر ناتوانم لەگەڵ پیاوێکی بژیم کە خیانەتم لێ دەکا. من ئیتر تەحملی ئەو ژیانم نەماوە. من ئەوە لەو ماڵەی دەڕۆم. تۆش بڕۆ لەگەڵ هەر ئافرەتێک حەزت لێ ژیان بەسەر ببە. ئەلۆ سامان باشی لە چێن دەری دەزانیت بکە هەتا ماڵی مەوەرە باشە هیچ نییە نا کە هاتی پێت دەڵێن باش چاوەڕە دەکەم
داجانە چ دەکەی؟ ئەو تەباخ و شتێ پاکەکەم. دەبدە بزە من باقەکەم. نانە لێ گەڕێ کچم لێ گەڕێ. بۆ؟ کچم ئەگەر بەجێی داچ خۆتەکەی بڕۆکە ماڵ و مێردی خۆت باشە کوڕی من؟ داجان واز لەو مۆزوعانە بینە من دەبێ بزانم ئەو پیاوە چەندە وەفای بۆ منەیە. کچم ئەتوو واز لەو دڵپیسیەوە ئەو قەلەقێت بینە. باشە ئەو کوڕە چ بکە لەوەی زیاتر؟ من هیچم نایە بەس دەمهەیە ئەو دەگەڵ ئافرەتان ئیش نەکە. ئەدی لەگەر چی ئیش بکە؟ بچ کرێکاری بکە؟ کوڕە شەهادەدارە. یعنی خۆ ناچی لە جادێ کرێکاری بکە کچم. من حەز ناکەمە لەگەڵ ئافرەتان ئیش بکە. یا ڕەبی خوایە مەسە. شۆخان بۆ داکت چ دەرێ؟ هیچ باوکە دەڵە بگەڕەوە لای سیروانی. بەڕاستە؟ لۆ قسەی خراپم گوتیە؟ ئەرێ وەڵڵی زۆریش خراپە. جۆ بدەمە کچی خۆم. هەتا وەکو سیروان سەر جاران نێتە پێش دەرکەی نەپارڕێتەوە ڕەزیل نەبی لێ ناگەڕم پێت لەو ماڵی بستە دەرێ. ئێ باوکەژان منیش ئەوەی دەڵام. لێگەڕێ با نرخی کچەکەمان بزانی کچی چێ خواستیە. وەرە کچم وەرە. ئەکرەم واز بینە. واز بینە با بستەوە کە مێردی خۆی. بڕۆ کچم هەتا مێشتی هۆ لوکمانی نەشتووە. بڕۆ تێپەڕە. نازەم چ لە تۆ بکەم چ؟ گەرەنگۆ بێ فایدەیە. براکەم چی بووە؟ کوڕە سامان خەریکە مێشکم بتەقی بێ لە کۆمپانیای گەڕایمەوە تەماشا دەکەم نامەکی دەکەم دەگێ بەجێهێشتیا نامەکەی دەخین بۆ ماڵی بەجێهێشتیا نازانم چ بکەم بێ لەوەی لە کۆمپانیای چ بکەم چ نەکەم هەموو شتێکی من ئاگادارە نازانم چی قسەی لە بۆ دەکات یعنی لە کۆمپانیا لە کۆمپانیاش هەر چ بکەم چ نەکەم لە هەموو شتێکی من ئاگادارە دیارە هیچەکەی لە کۆمپانیا دەبی چێبی بەڕای تو چێیە شکم بۆ کەس ناڕوە چکە ئەوانەی لە کۆمپانیا هەموو تویان خۆشەوێت تێناگەم نازانم بەس ئەم دڵپیسیە تاکەی کورە ئەو دڵپیسی ئەمنی کوشت ژیانی منی نێشت وێرانی کردم بەخوای نازانم چ بکەم تێناگەم من چارەسەرم لایە سارسەرک جیابوونەوە سامان پێت وایە جیابوونەوە چارەسەر بی گوێ بگرە سیروان ئەوەی تۆتیایی من کوڕێکی ڕەفیقم هەبوو هەمان شت بوو خێزانەکەی ئەوەندە دڵی پیس بووە تاخوا دەڵێ بەس بەڵام لە کۆتاییە جیابووە ژنێکی تری هێنا و ئێستا زۆر دڵخۆشە بەڵام تۆ چیت لەو کەمترە گەنجێکی قۆز ماشەڵڵا خاوەن شەهادەیەکی بەرز یعنی سوپاس بۆ خوا جیاب بە و ژیانێکی تازە دروستکە ژیان لەسەر کەس نەوەستاوە براکەم نازانم دەبی فکری لێ بکەمەوە بەڕای من بیری لێ بکەرەوە بەڵام باشترین چارەسەرە با فکرێکی لێ بکەمەوە